قوتابخانەی یەکێتی تێنس لقی هەولێرە. لێرەوە چەندین یاریزان پێ گەیشتون و بوونەتە پاڵەوانی عێراق و گەیشتونەتە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراق و بەشداری پاڵەوانتەکانی دەرەوەیان کردووە. قوتابخانەکە بە سەرپەرشتی دوو ڕاهێنەر نزیکەی 15 بەهرەمەندی یاری تێنسی لە خۆ کۆ کردوتەوە و ئامانجیان پێگەیاندنی یاریزانانی پاڵەوانە. توانی قوتابخانەکەمان جێگای خۆی تونند و تۆڵ بکات و هەم لە ڕووی پێگەیاندنی یاریزان هەم لە بەردەوامی تەمارینەکانی ڕۆژانە کە جیالەوەی کە وەرزی بوو بووە 4 وەرزە. ئێمە ئێستا 4 وەرزە ڕاهێنانەکانی خۆمان دەکەن بەبێ دابڕان زۆر جارەوە بوو هەندێک جارەوە بە کاتی باران بارینیش بە یاریزانەکان پابند بوونە بە تەمارینەوە بە ڕاهێنانەکانی خۆیان لە وەرزی زستانیش. هەفتانە ئێمە 2 ڕۆژ تەمرین دەکەین لە ڕۆژانی شەمە و ڕۆژانی چوارشەمە، بەڵام جیالەوەش هەندێک یاریزان لە کاتی بێجگە لە ڕۆژانی ئەم ڕۆژانش ڕاهێنانی زیاتر دەکاتن و دەتوانین بڵێن یاریزان هەفتەی 5,000 ڕاهێنان دەکاتن، بەڵام ئەوەی کە پابند دەبی بە مەدرسە بە قوتابخانەی تێنس هەفتەی 2 جارە. چەند یاریزانێک لا ئێمە نزیکەی 4 یاریزانمان تاوەکو ئێستا توانیوانە خۆیان بگەێنە بە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراق لە ئاستەکانی 10 ساڵی 12 ساڵی و 10 ساڵی خوارەوە توانیوان نەتیجەی زۆر باش بێنن بەشداری پاڵەوانەتەکانی خارجی عێراق بکەن کە ئەوانە لای خۆمان دەستیان پێکرد لەم قوتابخانەیەدا. لە قوتابخانەکە هەفتەی 2 ڕۆژ مەشق بە یاریزانەکان دەدرێتەوە، هەرچەندە ماوەی زیاتر لە 5 مانگونیوە کۆڕۆنا بەرەوچی هەرێمی کوردستانی گرتووە، بەڵام ئەوان تەنها لە کاتی قەدەغەی هاتوچۆ مەشقەکانیان ڕاگرتووە، لە کاتەکانی تر بەردەوامیان بە مەشقەکانیان داوە. من زۆر دڵخۆشم کەەوە یاری تێنس دەکەم. هەفتانە 2 ڕۆژ دێم بۆ ئەکواپارک و یاری دەکەم لەگەر مامۆستا بژار و مامۆستا ڕێبین، مەشقەکانشمان ئەنجام. من لە پاڵەوانیەتی عێراق بەشداریم کرد، پلەی سێیەمم بەدەستهێنا و هەوڵ دەدەم بۆ جارێکی تر بۆ پلەی یەکەم بڕۆم. زۆر دڵخۆشم کە یاری تێنس ئەنجام دەدەم. هەفتەی 5 ڕۆژ دێمە ئێرکوانە لە پاڵەوانی مهندس کەمال توانیم پلەی یەکەم بەرز بێنم. هەوڵ دەدەم لە پاڵەوانیەتی کەش هەمان پلە بەرز بێنم. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو یاریزانانی کورد کۆنتڕۆلی نازناوەکانی ئاستی عێراقیان کردووە، بە تایبەتی لە ئاستی تەمەنەکان. یاریزانانی شاری هەولێر باڵادەستی خۆیان نواندووە لە کۆکردنەوەی ناسناوەکان، هەر بۆیە دەیانەوێت جیلێکی دیکە لە پاڵەوانان لە قوتابخانەکەەوە بەرهەم بهێنن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.